اف بایکوتا یا بردوام لهرما کوردستان چند روز هاتیه دست بکرن پشتی ارشن ایران هاتنا کرن لسر نفشک تایبت لحول روزیان وین جانی مادیجی هبون به گلک ولاتی بریاکو جورن بازرگانی جورا بازرگانی حوله پشتی جورا بازرگانی دهوک و جورا بازرگانی زاخو داخواج بازرگان ولاتیان کرین کو کلوپلن ایرانی بایکوت بکن بریا ویجی هند ولاتیان به هسکرنا به برپرساتی وک اوتین زمان دمین پیشترجی بوما آخوینه لبرانبر ایران رابونه کوبا کلوپلن وان بایکوت بکن دمکه ده بشکا زورا کلوپلن نوا بازارین هرما کردستان ده کلوپلن ایرانی نه همو حوالتین داین العالیه که دن جدا جوه بایکوته کو زیادتر ام جوالاته که هاوردکار بین گوهرتن بولاته که هناردکار و بکار بر همین نافخوا ده دمه ده اف یک بایکوت کردن روده ده ام جی بردام رومانا به بایکوته و ارینی لعنی وین ارینی و نرینی نوید کن به میوان خوین تایبت را چند روز دکن ده دمه که ده کوپلان استراتژی هنه بوجه بجه کرنا پیش بستنا بر همه نافخوا ام زیادتر به پرسه گوتو بیش بکن لگل دکتور ارشد صدیق شارزای آبوری تو بخیر هاتی دکتور دست بگه وک ولاتیک وک بکاربره که روزانه بر همین جدا جدا هم بایکوت کرنا ولاتکی بر همین ولاتکی چاوا دبینی کو بسالانه پیش بر همین وانته بستن سرتا من دموی پرسو سر خوشی آراسته بنمالی شهید پیش رو زیب کم که لکارساتی چی ناخوش و دجوار دا لحولیری پایتخت لالان رژیمی ایرانوا بونا آمانزی کارشی تیرۆریسی بە بیانووی زۆرا و زۆر ئەوەی کە پرسیارەکەی بەڕێزت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان تاوەکو ئێستاش وەکو بەکاربەر با بڵێن لە بازار ئەو کەلوپەلانە ئێمە وەکو خەڵکی کوردستان کە بەکاری دێنین زیاتر ئەوەیە کە لە دەرەوە دەهێنرێت بۆ ناو هەرێمی کوردستان واتە کەلوپەلی هاوردەکراون کە لە وڵاتانی زۆرا و زۆرەوە ئینجا بەپێی کوالێتی لە وڵاتان یاخود بەپێی ئەو تایبەتمەندیەی کە بازرگانەکانمان دەیانەوێ هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن وەکو ئاڵوگۆڕی بازرگانی ئەگەر ئێمە باسی بکەین ئێمە تا ڕادەیەکی زۆر نەگەیشتینە ئەو با بڵێن ئەو پلەیە کە بڵێن ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە لەگەل فلان دەوڵەت و لەگەل فلان دەوڵەت وەکو بەڕێزت باست کرد ئێمە زیاتر ناوچەیەکین یاخود بڵێن وڵاتێکی نەکرد وەکو عێراقیش تەماشای بکەین وڵاتێکین زیاتر پشت بە کەلوپەلی هاوردە دەبەستین نەک کەلوپەلی هەناردەواتە لەو چوارچێوێش وەگەر سەیری بکەینەمە زۆر جار ئەم چەمکە بە شێوەیەکی هەڵە بەکاری دێنین کە دەڵێن ئاڵوگۆڕی بازرگانی بۆن من ئەگەر ئێمە سیرکەن لەگەڵ وڵاتان ئایا چ ئاڵوگۆڕێکمانێت چکە ئاڵوگۆڕ ئەوەیە تۆ کەلوپەل هەناردە بکەی و کەلوپەلیش هاوردە بکەیت هەناردەکردنمان کەمترە لە هاوردەکردن هێشتا تاوەکو ئێستا زۆر کەمە بەڵام هەوڵ دەدرێن هەوڵی باش درراوە پێشتر کابینەی نوێم حکوومەت هەرێمی کوردستان پلانی استراتیژی لە بواری جێبەجێکردندایە پێشتر کاری لەسەر کردەوە ئێستاش بەردەوامە کە زیاتر پشت بە بەرهەمین ناوخۆگرێ بدرێتن بۆ بژانەوەی ئابووری وڵات ئێوە ئەو هەوڵانە چۆن دەبینن کابینەی نوێم حکوومەتی هەرێمی کوردستان چکە من پێشتر باسم کردوتم تاوەکو ماوەک پێش ئێستا ئێمە لە ئەو کەلوپەلانی کە بەکارمان دێنە زیاتر ئەوە بوو کە لە دەرەوەی وڵات هاوردە دەکران لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان من سەرەڕای بریند و کەوانە سەرەڕای ئەو بارە دژوارەی کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لە ساڵی 2012ەوە و کابینەی نوێمیش بەشێک بوو لەو کابینانەی کە پشتی ئەوەی بەرکەوت کە تووشی ئەو قەیرانانە بێت یاخود تووشی ئەو سزا ئابووریە بێت کە لەلایەن حکوومەتی عێراقەوە بەسەریدا دەسەپێنرێت واتە لە نەبوونی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تاوەکو شایستە داراییەکان لە خەرجەکانی حکوومەت ئەمانە هەمووی کێشە بوون بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە کابینەی نوێم بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشە من هەموو کاتێک وەکو پسپۆڕێک لە بوارەکەی خۆم کە سەیری ئەم با بڵێن پلان و بەرنامەی کابینەی نوێم دەکەم بەڕاستی لەوەیان پێی دڵخۆشم بەڵام بەداخەوەکوتم موچەی موسەخۆرانی هەرێم کەنیا ئەوە شتێکی ترە من باس لە لایەنی بوژانەوەی کەرتەکان دەکەم فرە چەشنکردنی سەرچاوەکانی داهاتی لە بەرنامەکانی ئەو فرە چەشنەکردنە دەکا کە ئەرشاد کەمێک پێش بەر لە بەڕێستان
بەڕێوبەری گشتی بازرگانی کە ناوزەت میوانمان بوو باسی لەوەی کرد هێشتا هەندێک لە بەرهەمهێنەران هەندێک لە خاوەنکاران هێشتا هەندێک ترسیان هەیە لەوەی بەرهەمەکانیان ساخ نەبێتەوە. ئێوە چی ڕێنمایەکتان هەیە لە دووخەکی وادا بەرهەمهێنەر خاوەنکار چون وا بکە بتوانێت بەرهەمێکی زیاتر بخاتە ناو بازار؟ دەمەوێت هەر تەواوی کەم لەگەڵەوەی کە پرسیارەکەی بەڕێز جواب دەمەوە چونکە هەردووشان ڕەبتی بەیەکەوە هەیە. کاتێک کە کابینەی نوێم هەنگاوی نابەرەو ئەوەی کە لایەنی ئابووری ببوژێنێتەوە، یعنی دەستی بر بە ئاوها بڵێن بە شێوەیەکی زۆر ئاسا، دەستی بر بۆ هەموو سێکتەرەکان، واتە لە هەموو سێکتەرەکان کاری خۆی کردووە، پرۆژەی ینی ژێرخانێکی دروست کردووە. اینجا ئەو پرسیارەی بەڕێزت ئەگەر جواب بدەمەوە، کاتێک کە حکوومەت لە هەوڵی ئەوەدا بێت بۆ نمونە سایلۆ دروست بکات، کەواتە دەبێت جوتیارێک خەمی ئەوەی نبێت لە هاوینی داهاتوو، خەمی ئەوەی بێت چۆن گەرمەکەی ساغ بکاتەوە، کە لەوانەیە خەڵک کەم هەستی پێکردبی، بەڵام بەهۆی قەیرانی شەڕی با بڵێن شەڕی ئۆکرانیا و رووسیا تا ڕادەیەکی زۆر قەیرانی گەنم لە هەموو جیهان سەری هەڵدا. تەنها لە کوردستان بە دڵخۆشیەوە بە شێوەیەکی زۆر ینی ئاشکرا نەبوو، با بڵێن وەکو بڵێن زۆر بەرز ببتەوە. لەبەرچی بوو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسا نزیکی 3 سایلۆی دروست کرد لە پارێزگا زۆرا و زۆرەکان. ئەو کێشەیە کە پێشتر جوتیاران هەیەیان بوو لە ساختکردنەوەی بەرهەمەکانیان وەکو گەنم یاخود هەر بەرهەمێکی تر، حکوومەت لی وەرگرتنەوە ئەگەر سیر بکێ بەڵێ کە ئێستا دەتوانی بەکاری بێنیتەوە، ئەگەر بڕوا بکە ئەگەر لە ماوەیەکیش ئەم کێشەیە بەردەوام بێ شەڕی رووسیا و ئۆکرانیا، من تەوقع دەکەم کێشە لە کوردستان دروست نەبێت لەبەرەوەی ئەو سایلۆیانە بوونە هۆکاری ئەوەی قەیرانەکە دروست نەبێت لەلایەک، لەلایەکیش بەرهەمی جوتیاران ساغ بکرێتەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان. و خاڵێکی تریش ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە کابینەی نوێ مەگەر سیرکەین لەو ماوەیە کۆمەڵێک لە بەرهەمەکانی هەناردەی دەرەوە کرد، کەمەش جێگای دڵخۆشی بوو کە دەبینین هەناری هەڵەبجە و شارە زوور لە وڵاتان دەبیندرێت، یاخود سێوی ناوچەکانی باڵەکایەتی و کۆمەڵێک ناوچەی تر لە شوێنەکانی تر دەبیندرێت. بەڵێ بایکۆتەکە بۆ ئێران ئێوە چۆن دەبین لە کاتێکدا دەبینیت ئێمە بەپێی تیمەکانمان و بەدواداچوونەکانمان لەوەتەی ئەو داخوازیە داواکاریەی ژوورە بازرگانیەکان لە بازرگانان و لە هاوڵاتیان هەیە فراوان دەبێتن بایکۆتەکە، ئێوە چۆن دەنرخێنن بۆ ئێران بۆ بازرگانیەکەی؟ ئەو سزا ئابووریەی کە بەسەر ئێراندا سەپێنراوە چەند ساڵێک کە من وابزانم جارێکی تریش هەر لێرە باسی ئەو بابەتەم کرد بە درێژی، بەڵام ئێستا بە کورتی باسی دەکەم. بەڕاستی ئێران ئەگەر وڵاتی عێراق بە دەرەجەی یەکەم و سووریا و کۆمەڵێک وڵاتی تر نەبا، ئەو سزا ئابووریەی بەسەر ئێراندا سەپێنراوە زۆر دەمێک بوو دەبایە هەرەسی بهێنابە، کە وەکو ئێستا دەیبینین لەلایەنی ئابووریەوە تا ڕادەیەکی زۆر هەرەسی هێناوە، کەواتە کە خەڵک برسی بوو، کاری بەدەست نەکەوت، بێکاری دروست بوو، بەرهەمەکانی ساغ نەبەوە، چی لێ دێت سەر دەکێشێت بەرە و خۆپیشاندان بەرە و دروستبوونی پەشێوی لە ناو وڵاتدا. ئێران ئەوەی کە خۆی ڕاگرتووە تاوەکو ئێستا ئەو تیجارەتە بووە کە لەگەڵ عێراق بە دەرەجەی یەکەم کردوێتی، چونکە وەکو باسم کرد ئەو سزا ئابووریە تا ڕادەیەکی زۆر ئێرانی سنووردار کردووە لە مامەڵی بازرگانی لەگەڵ وڵاتانی تر. و بێجگەلەوە ئێران یەکێکە لە وڵاتانەی کە کێشەی لەگەڵ باسی یەکێتی ئەوروپا و کۆمەڵێک وڵاتی تر هەر ناکەم ئەمریکا و کۆمەڵێک وڵات تر، بەڵکو لە دەوروبەری خۆشی کێشەی لەگەر هەموو وڵاتانەیە. اینجا ئەوەی کە من دەمەوێت لێرە ئاماژەی پێ بکەم، ئێران لەگەڵ عێراق ساڵانە نزیکی 8 میلیارد دلار ئاڵوگۆڕی با بڵێن بازرگانیان هەیە، بەشێکی زۆری لەگەڵ. بەڵام ئەو ئاڵوگۆڕی وەکو باسم کرد هەناردەکردنە هاوردەکردن نیە، واتە لە کاتێکدا کە لەو 8 میلیارە نزیکی 4 میلیاری بەبەر هەرێم دەکەوێت، چونکە زۆربەی و کەلوپەلانی کە لە ئێران دێت بۆ جنوب و بۆ ناوەڕاستی عێراق دەڕوا لە ڕێگەی هەرێمی کوردستان دەبێت. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر هاتوو بایکۆتی کەلوپەلی ئێرانی بکەن، کاڵای ئێرانی بکەن، وای لێ دێت ئێران نەتوانێت ئەو کەلوپەلانی کە هەیەی ساغ بکاتەوە، وەکو باسشم کرد کە تۆ نەیتوانی ساغکاتەوە، هەڵاوسانێک لە بازار دروست دەبێت، خەڵک ناتوانێت بەروبوومی خۆی ساغکاتەوە، دەوڵەتی ئێران لەو کاتە ئەو کێشەی کە بۆ هەرێمی کوردستان دروستی دەکات لەوانەیە کەمێک حەزار بکات. سپاس دکتۆر ئەرشاد سدی شارازای ئابووری، سپاس بۆ ئامادەبوونەوە.